قساکەین لەسەر سەما بە تایبەت سەمای هاوچەرخ لەسەر ئەوەی کە جۆرەکانی سەمای هاوچەرخ کامانەیە لە کوردستانی خۆمان تا چەند گرنگی پێدراوە قساکەین لەسەرەوەی کە جیاوازی لەگەڵ سەمای کلاسیکە چییە و لەسەر ئەم بابەتەش ئەدوێن کاتێ باسی سەما دەکرێت زۆر جار باسی سوودەکانیشی ئەکرێت و ئەوەی کە کاریگەریەکی یەکجار باش هەم لەسەر دەروون هەم لەسەر جستە و تەندروستی کەسەکان بەجێ ئەهێڵێت تا ڕادەیەکیش باس لەسەر ئەم کاریگەری ئەرێنیانەی سەماکەین جا لەسەر ئەم بابەت هادوێن بە میواندارەتی زۆر بە ڕێز گۆران سەرگەڵۆیی کە بە ڕێزیان دەرهێنەرن و هەروەها ڕاهێنەری سەمای هاوچەرخیشن کاک گۆران سڵاوە لێبێ زۆر بە خێربێ خێربێ لێبێ ڕۆژێکی نەتان باش یادارم هەمیشە ئاوا گەشاوە سپاس مەمنوو جا ئەو بابەتەی کە لەگەڵ جەناب بشت باسەکەم پێما بەوانەی تەگەشاوە ترمانەکە چون باسی سەماکەن و کاریگەریەکانی یەکەم جار هەر با لەمەوە دەست پێ بکەین کە کاتێ باسی سەمای هاوچەرخ ئەکرێت پێم خۆشە جەنابت زیاتر بۆ ماڕوونکەیتەوە جۆرەکانی کامانێت چ جیاوازیەکی لەگەڵ سەمای کلاسیکە هەیە کە ئەم جۆرە سەمایە لە ئێستاە زیاتر لەوانەیە دەرفەتی بۆ ڕەخسابێت دەستخۆش بێگومان کە باسی سەمای کلاسیکەکەین کۆمەڵێک یاسا و ڕێسای تایبەتی خۆی هەیە کە لە سەمای هاوچەرخە ئەو ڕێسا و یاسایانە تێک ئەشکێن کام یەک لە یاساکان چەندێک جۆر میوزیک هەیە بەنمونە کلاسیک پۆپ جاز ڕۆک چەند جۆر هەیە ئەوەنە جۆر سەما هەیە چەند جۆر میوزیکەیە ئەوەنە جۆر سەما هەیە بۆ لەبەرەوەی لەسەر هەر جۆرێک لە میوزیکەکان جۆرێک سەما بەرهەمیێت میوزیک ڕۆحی سەمایە میوزیک ڕۆحی سەماکە بۆ میوزیک وامان لێ ئەکا ئێمە جوڵەیەک دەستنیشان بکەین مثلەن بە شێوازی ئەم میوزیکە مثلەن پۆپ ئۆکەی شازێک بەخۆی هەیە جوڵەیەک شازێک بەخۆی هەیە کە سەماکارەکە دانسەرەکە بە جۆرێکی تر ئەتوانێت بجوڵێت جستی بە جۆرێکی تر بەکاربێن بەڵام لە کلاسیکاوانە مثلەن تەمان لەگەڵ کلاسیکە کۆمەڵی وتمان کۆمەڵی یاسا و ڕێسای تایبەت بەخۆی هەیە پێویستە ئەمانە فێر بێت ئەو کەسێک کە ئەوێ بێتە نام بوارەوە مثلەن سەرەتاییترین ئەلفوبێ بڵێن ئەلفوبێی سەمای کلاسیک چەند جۆرێک وەستانەکە لە 5 جۆر وەستان پێک دێت و پێویستە سەر ئەو 5 جۆرە هەموو کەسێک ڕۆژانش بەردەوام بیان کاتەوە بۆی بەردەوام بێت چکە لە هەموو کاتێکە پێویستی پێیانە بەڵام منم پرسیارە جەنابەت کرد کاک گۆران ئەو ڕێسانە ئەو یاسانێک کە لە سەمای کلاسیکە هەبوو بەڵام لە هاوچەرخە تێکشکێنرا یا پابەن نەبوو سەماکارەکە پێی کامانەیە زیاتر مەسەلەن بنمونە وەستانەکان بۆ نمونە ئەم وەستانە کاتێک ئەم وەستانەمان هەیە مەسەلەن هەموو جۆرەکان بەڵێ ئەمە لە بالی کلاسیک بەڵام کاتێک کە ئێمە چوینە ناو بابەتێکی ترەوە بڵمونە سەمای هاوچەرخ ئیتر هەر جۆرێکی تری سەما بێ تا ئاگاتە کۆنتێمپۆرەری دانس کە ئیتر یاساکان بە شێوازێکی ترن هەموو شتێک ئەگۆڕێ ئیترم پێویستم بەم جۆرە وەستانانە نابێ بەڵام وەک چۆن مەسەلەن شاعیرێک کە لە ڕێبازی کلاسیکیەوە دەست پێکات چۆن وردەیەتە ناو ڕۆمانتیک مەسەلەن هەموو شارەزایە لە هەموو شێوازەکانی شعر نووسین یەتە دوایێتە سەر شعری حۆڕ دوایێتە سەر شعری دادایی و سووریالی مثلەن لە سەماشە بە هەمان شێوەیە ینی تۆ بێ بناغەیەک وەربگری لە کلاسیکەکە بێگومان مەسا ئەگەر بناغەوە هەبێ تۆ زیاتر پەروەردەی مثلەن ئامادەتری بۆ ئیشەکەی خۆت وەکو ئەوان یەکە یەکسەر کەسێک بێت و دەست پێ بکە ڕەنگە کەسێکە بێ بەبێ ئەوەی مثلەن شارەزای یاساکانی سەما بێ سەما ئەکا جوڵە ئەکا و باشیش هیچ کێشەی نییە بەڵام وەکو تۆ نییە کە شارەزای تیا هەیە ئەو تۆکمەی کە لە توە هەیە لە منانێک کە شارەزای باشە کاک گۆرانەڵە ئەڵەست بۆ نمونە سەمای سامبای بەرازیلی شایی کوردی باشە سەما هیچ چێ ینی لە ئەوڵەوە لە سەرتاوە ئەگەڕێتەوە خاوەندارەتی بۆ میلەتێک هەیە یان نییە باڵێت ئەگەڕێتەوە بۆ فەڕەنسیەکان بە تایبەت و ئیتالیەکان مثلەن تەمان زۆرترین هونەر بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ یۆناان و ئیتالیا و فەڕەنسا ئەمانە و سەماش بە تایبەت ئەتوانین بڵێن ئەگەڕێتەوە بۆ فەڕەنسا و لەبەرەوەی کە شازادە خاتونەکان شتی تایبەتیان ویستووە و شتی تایبەتیان پێشکەش لە بۆنەکانیانە ئێسش لە مەکانایی بینین ئەمانە ئەبێتە هۆی ئەوە ئێستا ئێمە مثلا لە کوردیە ئەو سەمایی کە لە کوردیا هەمانە و ئێمە خۆمان لە کوردیا پێ ئەڵێن شایی چەند جۆرێکی هەیە مثلەن
چەپی هەیە مەسەن سێپێی گەڕیانە، هەیە وای. مەسەلەن نازانم جۆرەکانی هەیە مەریوانی هەیە ئۆکەی لەبەرەوە هەمویان ینی هینکەم پۆلێن کراوە سن لێرە بە جۆرێکە لێرە بە جۆرێکە لێرە بە جۆرێکی ترا و هەرێکێکیشان کاریگەریەکی هەیە و ئەوەی کە مەسەن لە شایی کوردیا هەیە لە جوڵەی کوردیا هەیە جیاوازی هەیە لە ئەوەی کە بزن لە بەرازیل هەیە مەسەن لە یۆناان هەیە مەسەن لە چوزام لە ئیتالیا لە هەر شوێنێکی تر هەیە هەمویان ئەناسرێنەوە هەمویان فۆرمی تایبەتی خۆیان هەیە سان زۆر جار کە بەر کللتورە جیاوازەکانی تر کەوتوین لە دەروی وڵاتەوە مەسەن خەڵک هاتووە بۆ کوردستان بەیەکەوە بڵن وەرکشۆپمان خوێن و ئەمانە کە شای کوردیان بینیەوە زۆریان حەز دەیبوو و زۆریش مەعجب بوون پێی حەزیشانێتی بەردەوام حەزەکەن لەگەڵمانە لە ڕێستەکان مەسەلەن شایی بکەن لەگەڵمانە دەستەگرن ئەڵام شتەیەوە زۆر خۆشە و ئەو میوزیکەوەی قاعی لە شایی کوردیا هەیە بەڕاستی زۆر زۆر تایبەتە ناتوانین لە ڕیتمەکەی لابی ئەستا مەسەن لە شایی هاوچەرخانە بۆ نمونە کابرایەکێت ڕیزێک شایی بەسراوە تۆ لە ئاهەنگێکە ڕیزێک شایی بەسراوە کەسێک لە گەنجەکان دەست بەرەیات و ئەچێتە ناوەڕاستەوە بە ئارەزوی خۆی شتەکە وانە مەسەن نیێتە دەرەوە لە ڕیزەکەیتە دەرەوە ئیتر بە ئارەزوی خۆی شتەکە بەڵام دوجار هەر ئەو ئیقاع هەیە کە لە شایەکە هەیە کە بەو ئیقاعی کە شایەکەی پێەکە بەڵام ئەم ئیقاعی کە لە ڕیزەکەی هەیە ببورە تێک ناچێ مەسەن یەکێک قاچی یەک تۆز ئاوتەکە یەکسەر دیارە لە ڕیزەکەی دیارە و ئەزایکە ئەوە نەشازی کردووە وەکو ئەو ئۆرکسترای وایە کە هەمویان دانیشتون مایسترۆیەک لە پێشەوەیە مەسەن هەمووی قەوسەکەی بە یەک ئاڕاستە ڕاکێشێ هەمووی بۆ خوارەوە یەک دانەچێ بۆ سەرەوە ڕەنگە لە تۆ ناکێشەشی نەبێ مەسەن ڕەنگە هەمان تۆن بە بەڵام کە ئەیبینی ئەڵی ئەوە نەشازێگە جا کاک گۆران ئایا وا هەیە بۆ نمونە هەڵکەوتەی جوگرافیایی کەلتور دابوونەریتی خەڵکەکە هەموو ئەمانە کاریگەری بکاتە سەر و جوڵانە ئەوەی کە بۆ نمونایمە بینین لە کوردستان شێوازێکی شایی یا سەما هەیە لە یۆناان شێوازێکی ترە لە ئەمریکای لاتین شێوازێکی دیکە تەنانەت مەسەرەن ئەتوانین بڵێن ئایا ئەوەی کە ڕووی داوە لە بۆ نمونە ئەو سەدانەیە وای کردو جۆرێک لە سەمای هاوچەرخ دروست بێت کە بیاوێت اینجا سنوورەکان تابۆکان پشکێنە یعنی مەبەستێ گۆڕانکاریەکان یان ئەوەی کە لە ڕوو کۆمەلگای ڕوو ئەیە کارەکاتە سەر ئەو جوڵانەکە لە سەماکەیە هەیە بێگومان هەموو گۆڕانکاریەکان کە کۆمەلگەی بەرەکەوێت مەسەلەن کاریگەری هەیە لەسەرەوە ئێستا بنمونە ئێستا لەبەرەوەی کۆمەلگەی ئێمە گۆڕانکاری بەسەرا هاتووە وەکو مەسەلەن 15 ساڵ 10 ساڵ پێش ئێستانیا گۆڕانکاری بەسەراتوە لە دیزایانی جلی کوردیە یەک دنیا گۆڕانکاری کراوە من دایکمێکێکە لەوانەیە کە گاڵتەت بە جلی کوردی ژنانەی ئەم سەردەماکەڵەوە کەی جلی کوردیە بۆ لەبەرەوەی ئەو شێوازەی نییە کە ئەو هەیەی مۆرکە کوردانیەکەی ئەڵەن ئەو مۆرکەی لە دەستاوە مەسەلەن شتەکە گۆڕاوە دوجار هەر جلی کوردیە هیچ مشکلەمان نییە هاتوینەتە سەردەمێکی ترەوە لەبەرەوە گۆڕانکاری هەیە جلی کوردی پیاوانە ئێستا دەستورەکانی فەرقی هەیە مثلەن شەڕواڵەکەی تەسکەکەنەوە بچووکەکەنەوە یەخەکانی دەستکاریەکەن سەلەن مراتخانەکان قۆپچەکانی دەستکاریەکەن هەمووی دەستکاریەکەن لەبەرەوە ئەمەش بە هەمان شێوە لە سەمایە بێگومان لە ناوچەیەک بۆ ناوچەیەک گۆڕانکاری هەیە ئەو شێواز هێڵپەرکەی کە مەسەن لە هەورامانەکرێ مەسەلەن کەمتر لە دۆڵی جافایەتیەکرێ ئەو جۆرە هەڵپەرکەی لەوەیەکرێ کەمتر لەوەیەکرێ ئەوەی کە لە شارە زور و لە گەرمیانەکرێ مەسەلەن بە جۆرێکی ترە فەرقێکی هەیە ئێستا ئەیناسیتەوە ئەمە بەو شێوازە هەڵەپەڕێمە بەو شێوازە فەرقی سەمای تاک یان لە دیمەنەکانە بینیمان لەگەڵ سەمایە کە بە کۆمەڵ بکرێت چییە ینی هەردووکیان دەتوانێت یەک تابلۆ بخاتە ڕوو ئەمە بووراوەی کێسا لەسەر شاشەکەیە پێشتریش بینیمان ینی تا کەسی تیا بوو سەماکراوە بە کۆشە بوون بێگومان مەسەن چۆن لە ببورن هەندێک جار مەسەن ئەی شوپێنمەوە بە شتێکی تێکەبی بۆ لە میوزیکە مەسەلەن ئۆرکسترایەک دانیشێ هەمومان بێکەوە یەکش لێن دانەیەک بە تەنیا شتێ لەیە پێڵەن سۆڵۆ هەم سۆڵیستا شتێکی تر ئەکا کە جیاوازترە مەسەلەن معنایەکی تری هەیە جۆرێکی تر دەربڕین بەرهەم ئەهێنێ لەبەرەوە گۆڕانکاری ئەکات و بەڵێ ئەتوانێت معناکە تەواو بکات یان معنایەکی زیاتر بەرهەم بێنێت یان معنایەکی تایبەت باشە هەندێک جار لەگەڵ سەماکانە بینیمانە لە وڵاتانی تر جۆرێک لە شانۆیە ینی هەستەکەی دەربڕینە ئەمە شەیە لای خۆمان ئەمە ئێستا لەو شتانێک کێسا لەسەر شاشەیە بزەبت پەیوەندی بۆ پرسیاری جەنابەوە یەکێک لە ئیشەکانی منی چەند ساڵێک پێش ئێستا بە ناوی
سروش نا ئێمە هاوکارانمان بە داوایان لە بکەم پریڤیوەکە بە شێوەیەکدا بنێن با ئێمەش چامان لیەوە بێگەر یارمەتیمەبەن بەڵێ فەرمەکە ئەو ئیشە ناوی سروشە کۆمەڵێک هاوڕێ من دینی بەهائیان هەیە من کۆنسێپتی هینەکەی خۆم ئیشەکەی خۆم لەسەر فۆرمی دینەکەی ئەوان هێناوەتە بەرهەم کە شتێکی گشتگیرم دروست کردووە لە هەر شوێنێکی دنیا کابرایەکە بێ مرۆڤێکە بێ لەسەر دینی بەهایی بێ بێوێ بۆنەیەکی هەبێت ئەتوانێت ئەم جۆرە سەمایە وەکو دروشمی خۆی بەکاربێنێت کە من توانیمە لە ناو دینەکەی ئەوانەوە کۆنسێپتێک دروست بکەم چیرۆکێک دابڕێژم کە تەواو بەرهەمی ناو ئەو دینە بێت و فۆرمێک بێ بۆ ناسینەوەی تەواوی بنەما دینیەکانی ئەو دینە کە دینی بەهائیە بیناستنەوە تەواوی دنیاش طبعاً لە تەواوی دنیا ئەم دینە هەیە و زۆر هەواداری زۆرە جا ئەو پەیامانەی کە لە ڕێگەی سەمای هاوچەرخەوە هەوڵە درێت نیشان بدرێت ئێستا هەر جەنابەت باسی ئاینێکت کرد ئەمانە سنووردارە یان نە تۆ دەستت کراوەیە هەر چۆن سەماکە خۆی تا ڕادێک سەمایەکی سربەست و ئازادە لە پەیامەکانش هەر بەو شێوەیە تۆ ئەتوانی باسی هەموو شتێک بکەیت بەڕاستی کەوتۆ سەر من کە کۆریۆگرافی ئەو ئیشم بۆ نمونە من ئەمەوێت چی بڵێ دوجار چۆن تەوزیفەکەم لە جەستەی ئەم سەماکارانەیە کە لە بەردەستی منان من تەوزیفی من وەکو کۆریۆگراف شێوازی داڕشتنی دیزایانی ئەو جوڵانەی کە ئیکەم ئەبێ ئەو معنایە بگەێنێ هەمیشە بەوانە ئەڵم کە لەگەڵ منان ئەڵم هیچ جوڵەیەک مەکە بەبێەوەی بزانی من ئەمەوێت چیت پێ بڵێم و معناکەی چییە هەمیشە لێم پرسە بمەسێنە لە گەرمی ئیشەکە بۆستا ئەمە یانی چی بۆ بیکەم یعنی هەموو ئەم جوڵانە خوێندنەوەی تایبەتی خۆی بێگومان لای من وایە ئەی خۆی لە ڕۆزانستیەکەشەوە هەروایە بەڕاستی خوێندنەوەی ڕاهێنەرەکان ئەبێ وابێت ئەگەروانە بوو شتێک دروستە بێ کە هینی نییە ینی قیمەتی نییە بەخەڵە بۆ سەماکارەکەی یان بۆ بینەرێکیش کە دانیشتۆ سەیری سەماکارەکەکە تێگا یان دوجار ئەوەی کە یانەوێ ئەو لەو کۆدانە تێبگا بۆ گەاندنی پامەکە خۆی ئەوە زۆر مهمە جارێکان لە عباسی کەمەندی ئەپرسن ئەوە چیە تۆ گۆرانەکان ئەوەنە بە تام و چێژن مەسەلەن لای من یەکسەر وەری ئەگرم ئەڵێ ئەو شتەی لە دڵەوە دەرەچێ بەدڵەوە ئەوەی کە من ئەیکەم بەو شێوازە ئەیگەێن و ئەو کەسی کە سیر ئەکە ئەگەر باگراوندێکی معریفی هەبێ لەسەر جوڵە تەمان جوڵە زۆر مهمە هەموو شتێک پەیوەندی بە جوڵەوە هەیە مثلەن من ئەتوانم بە ژێست بە شێوازی داڕژ بەداخ مەسەن بە کوردی مەسەن نیمانە تەرجەمەی بکەم بۆ ئەوەی کە ژێست یعنی چی مەسەن ئەو شێوازەی کە من تایە وەستاوم معنای ئەو شێوازەی کە تایە وەستاوم تۆ ئەگەر توانای خوێندنەوەتە بوو بۆ ئەو شێوازی جوڵەی کە من تایە وەستاوم مەسەلەن بۆ من ئاوام کردووە تۆ ئەگەر خوێندنەوەتە بوو بۆ ئەمە تۆ ئەزانی من ئەڵێم چی بێگومان لە بینەرێک بۆ بینەرێکی تر فەرقەکە وەک چۆن متعی من و تۆ جیاوازە بۆ میوزیک من و تۆ بە جۆرێک گوێ لە میوزیک ناگری فەرقمان هەیە من بە جۆرێک تۆ بە جۆرێک تۆش بە جۆرێک هەرێکمان بە جۆرێک مثلا لە سۆڵۆی سۆلیستێک ئەڕوانی مثلا تێڕوانینەکانمان فەرقی هەیە من گوێ لە چم میوزیکێگەگرم من بەڕاستی ئەو جۆرە ئینسانم ئەو جۆرە کەسم و خەیاڵی من لە میوزیکە ئەچێتە کوێ من ئەو خەیاڵە گەورەیەمێ مەسەلەن بە پێی کوالەتی خۆم گوێ لە میوزیکەگرم بۆی مەسەلەن زۆر جار بەداخەوە لە کوردستان بەداخەوە مەسەلەن میوزیکی ڕاقی کەمتر مەسەلەن بینەری هەیە کەمتر ببورن گوێگری هەیە سەرەنکە لە پیجێک لە سوشال میدیایەک لە شوێنێک لە هۆڵێک نمایشێگەکرێ شتێک پیشانەیرێ سەلەن کوالێتی ئەو کەسانی کە لەوێن کەمترە لە کوالەتی ئەو کەسانی کە لە شوێنێکی تر گوێ لە جۆرە میوزیکێکی تر ئەگرێت ژمارەی ئەوان زۆرترە ژمارە ئەمان کەمتر بۆ لە بەرەوەی ئەمان معریفیان زیاتر ئەمان معریفیان کەمترە تێڕوانینی ئەمان بۆ میوزیک ئەم قۆناغە تێناپەڕێنێ بەڵام تێڕوانینی ئەم یەتەم ئاستە باڵایە بتۆڤن میوزیکێک ئەنووسێتەوە ئەینێرێ بۆ کەسەکە کە ئەستێکە تێگە کە بتۆڤن ئەم کەسەی خۆشەوێ میوزیک ئەبێ ئێمە ئاوالی تێ بکەین و بە هەمە شێوە لە سەماوایە چکە جوڵە هەموو شتێک حساب بۆ کراوە
من ناتوانم جوڵەی خراپ بکەم ئەو کاتێک کە جوڵەیەکەکەم نەشازە و نازام چیەکەم تۆش تااقەتت نییە سەیرم بکەیت تەرکیزی تۆ ناتوانێت کاتێک کا گۆران نقطەی کاریگەریەکە دەرئەکەوێت ینی بۆ با تۆزە ڕۆنیکەینەوە بۆمە تۆ جاری وایە هەڵە پەڕید لە شاییەکە هەست بە چێژێکی ناوخۆی یەکەی لە ناخی خۆتە هەستەکەی تەوا ئەو هەڵپەرچەیە کاریگەری لێ کردووی یان بۆ منە ینی زۆر لە زۆر بواری ترابینی ومانە دەروێشێک کاتێکەکەوێتە حاڵی زیکرەوە هەست بە چێژی ئەمەی خۆی ئەکات سەماکارێک کە کاتێک سەماکات چێژەکەی خۆی کە لە هەستی پێ بکات ئەتوانێت ئەو چێژەش بگەێنێتە بەرامبەرەکەی کە دانیشتە تەماشایەکە یان ئەبێت دواتر ئەم پرسیارەکە لە بینەرەکە بکەیت پرسیارەکە خۆی زۆر ماقولە تەمان من ئەتوانم بەسەر ئەو جوڵەیە من ئەتوانم فۆرمێکی میکانیکی بەمێ بەڵام شێوازی جێبەجێکردنەکەی ڕۆحێتی سەماکارەکە لە جێبەجێکردنەکەیە دەرەکەوێت من فۆرمێکی میکانیکی ئێنێ بۆ نمونە من ئەڵێم تۆ پێویست بەوەیە کە دەستێ ئاوا بکە بۆ نمونە بەس ڕۆحێتی ئەو لە جوڵەکەیە چییە هەر کاتێک ئەو توانی بۆ ڕۆحێتەوە بیکە کە پرسیاری لە من کردو من ئەڵم بەو معنایەوە بیکە ڕۆحێتی ئەو شتەکەم پێ ئەڵێت ڕۆحێتەکە پەیوەندی بەو معنایەوە هەیە کە جەناب باسیەکەی لەبەرەوە بەسەنەن کە ئێکابراەک شاییەکە سەرچۆپی گرتووە دەموچاوێکی تووڕەی هەیە ئەواکە هەڵێ فەڕێ دەستڕەکەی ڕاوشێنێ نابێت تێناکەم تۆ چی ئەەکەی شەڕمان لەگەڵەکەی یا شای ئەەکەی تۆ دڵە خۆشایان ئەتەوێ غەزەبمان بەسەرا بهارێنی جستە گرنگە لەم تا هەموو شتێک لە جستەی منە بێ ڕنگ باتەوە من ناتوانم بەبێ جستەی خۆم بەبێ معناکانی جستەی خۆم تۆ تێبگەێن جا لە یەکێک لە سەماکان ئێمە بینیمان لەسەر ڕەنگی پێما بێ بۆکسینگ بوایە بەڵێ لەوەیە ئەنجام درابوو یاخودوە نمونە جلەکان لە یەکێکی تر لە سەماکان ئەزیەکی سوور بوو ئایاوا هەیە لۆکیشن ئایاوا هەیە شێوازی دیزایانی جلیان تەنانەت ڕەنگەکان ئەمانەش هەر لە سەمای هاوچەرخە بەشێک بێت لە پێشکەشکردنی پەیامی ئەو سەمایە دەست خۆشدا دەسەحر کە گۆڕانکاری ئەبێت لە کۆنسێپتە لە چیرۆکی مەسەلەن ئەو پارچە سەمایی کە ئێمە ئامادەیەکەین بۆ منەوەی کە لە بۆکسێنەکەیە ئەوەی یەکێکە لە ناوی زەینەبخانە خۆشی دروستی کردووە ئەنی هی من نییە ئیشەکە هی من نییە شەکەی خۆیەتی بەڵێ سیرکە گۆڕانکاری لە کۆنسێپتە ئەمەیە سەر ئەمانە بۆ ڤیددیۆیە خەڵک نییە بۆ ئەوە نیە خەڵک بێت سەیریکە پارچەیەک ڤیددیۆ دروستەکرێ من ئەتوانم لە ڕێگەی چیەوە ئەو هاوارەی کە هەمە لە ناخمە لە ڕێگەی سەماوە چۆن ئەماکەم مثلەن شەڕ من چۆن تعبیری لێەکەم سەن زەینەب هاتووە لێرە چی کردووە هینی بۆکسێنی بەکارهێناوە شوێنێک کە لۆکیشنێکە کە شوێنی وەرزشی بۆکسێن شەڕ مەسەن بجۆرە جۆرەکان کە ئەو شتا بینین ئەو حەبلا بینین ئەڵێن شەڕوانە سەنە تۆ چۆن ییت خوێندنەوەی خۆت ئایدای خۆت تێکەڵەکەی لەگەڵ شتێکی ترا بۆ ئەوەی معناکە بەرهەم بێنی گرنگە گرنگترین شتەوەیە تۆ بتوانێت ئەو شتە بدۆزیتەوە مثلەن دیە ئەوەی کە عەزێ سوورەکە دیەخان دەڵێن هەردووکیان زۆر باشن توانیان زۆر باشە و ئەتوانن مثلا خۆیان شت بکەن ئێستا مثلا هەردووکیان لە لای من لە وەرکشۆپێکەوە مثلا ناسی من و بەیەکەوە بەردەوام بووین تا ئێستا چەندین ئیشمان هەیە بەیەکەوە بە تایبەت لەگەڵ دیە زەینەب زۆر دەمێکە ئیشمان نەکردوە بەیەکەوە بەڵام مثلا دیە ئەتوانێت بۆ خۆی ئێستا هەم کۆریۆگراف بێت هەم سەماکارێکی باشیشە و ئەتوانێت هەردووکیان لە یەک حاڵەتا خۆیان بیکات و پێویستی ئیسا بە من نییە مثلا پێویستی بە کەسێک نییە دیە توانێت بخۆی بە تەنیا ئەو شتێککە ئەوێ بیکات ئەو معناشی کە ئەوێ بیگەێنێ بەڕاستیش هەیە ئەگەر بۆ نمونە تۆ خۆت بە دووەدا چوونت کردیان ئەوەی لە ناختابوو بتانی بیکەی بە جوڵە بێ ئەوەی کە بۆ نمونە ئەمە کۆدێکی ئستاندارد هەبێت ئەم جوڵەیە بۆ مەسان دڵخۆشی ئەمە هەیە مەبەستن ئەوەیە کەسێک خۆی ئەگەر جوڵەیەکی داهێنا دەستی کراوەیە وایە دەستی کراوەیە بەڵام ئەوە مهمە کە من ئەتوانم چی پێشکەشی تۆ بکەم مەسا ئەو جوڵەی کە یکەم ئایا بەڕاستی ئەو معنایە ئایا بەڕاستی ئەمەوێ ئەو شتە بکەم من هەنێک جار کە پارچەیەک مەشەدم هەیە مثلەن ئەمەیە دروستی بکەم بە سەماکارەکانی خۆم ئەڵێم تۆ جێ ئەەکەمەوە
بەجیا لە دەرەوەی گروپەکە بە تەنیا هێنمام داوە ئەڵم تۆ بەس پێم بڵێ ئەو شتە بڕە بە تەنیاوم بۆ بکە سنجاری وا هەیە بۆ بەدی سنجاری وایە حرەکەیەکەیە ئەو کەسە ناتوانێت بیکە مثلەن بە جوانی پێی زەبت ناکرێت ناتوانێت بە باشی ئەو جوڵەیە بکە ئەڵم وەرە من ئەمەیە وا بڵێم تۆ تەرجەمەی ئەم وتنەی من بکە بۆم تەرجەمەکە کە من ئەمەیە وا بڵێم هەر کاتێک منت مقنع کرد لەوەی کە بڵێم تاو ئۆکەی من ئەوم ئەوێ دەستخۆش کە من مقنع بووم تاو باش بینەرەکەش مقنع کاگۆراندای پرسیاری من لە دەستماڵی کوردیەوەی بەسمە بە سەمای ئۆپێراوە باشە باسی تۆڕەبوونت کرد جۆرێک لە تۆڕەبوون هەیە یان لە نێو حەلەبەی با بڵێن زۆران بازیەوە تۆ هەندێک جوڵە کە ئەنجامێدی هەندێک جار بۆ گاندنی پەیامەکەیە لای خۆشمان پێتوانێت لە شایی کوردیشا زۆر جار ئەم دەستماڵە کە ئاوا ئەتەکێنێ و ینی جۆرێکە لە نمایشکردن خۆ نمایشکردن یانەوەی کە من زۆر باشم لە سەمای ئۆپێراژ بەداخۆ ئێمە ڕوبەڕوو نەمابینێ بەڵام لە شاشە زۆر جار بینیمانە کە کاتێک ئۆپەریستەکە ئۆپێراکەی ئەڵێ سەمای لەگەڵایە ینی جۆرێکە لە گەیاندنی پەیام لەگەڵ بەرزی تۆنی دەنی ئۆپەرستەکەیە هەستەکەی سەماکارەکانیش جۆرێک لە تووڕێی و ینی پەیامەکانە گێنن ئەم جۆرانە جۆرێک نییە لەوەی کە نواندنە بۆ گەیاندنی پەیام بێگومان وایە بەڵام ئەوەی کە لە کوردیا هەیە ئەو کابرایی کە لە هاورامیشە هەمان جۆرێک لە خۆڕاتەکانیان هەیە وایە کۆم هەمووی جۆڵەیە مثلا شای کوردی کەمتر معنا بەرهەم دێنێت مثلا کەمتر معنا بەرهەم دێنێت بەڵام فۆرم بەرهەمێنێت فۆرمەکەشە پێناوی جوانیایە هەموو هونەرێک لە دنیاە لە دوو بەش پێک دێت فۆرم ناوەڕۆک معنا و شێواز هەردووکیان بەیەکەوە هیچ هونەرێک نییە لە دنیاە بە تەنەیەک دانیان بێ فەشە لە هێنێ ئەو هونەرە فەشەلی هێناوە نەیتوانێت بگاتە ترۆپ لەبەرەوەی هەردووکیان بەیەکەوە بوون ئەتوانن ئەو شتە بکەن کە مثلەن هونەرمەندەکە بە دوای ئەگەڕێ لە شایی کوردیە مثلەن ئێمە کەمتر معنا بەرهەمهێنین بەڵام بەنمونە ئەو شتە بوردەی تۆ باس کرد ئەوانە هەموو تەکنیکی وردە بەسەڵ خۆنواندنە بە تەئکید خۆنواندنە ئەو کەسەی کە سەرچۆپێکە زۆر جار مەسەن لە کوردەواری شەڕی دەسەر بەنمونە شەڕ لەسەر سەرچۆپێکەیە مەسەلەن تەمان لە گاوانی قورستر نییە سەرچۆپی زۆر ئاسانە ئیشێکی زۆر سادەیە ئەو کەسە ئاسان بەس گاوانی قورسە لەبەرەوەی شایەکە ڕائەگرێ تەوازنێک ڕائەگرێ لە بینی خۆی و ستافەکەیە لێرە لە گاوانی ڕاکە گاوانی زۆر قورسە ئیشێکی قورسە مثلەن لای ئێمە زۆر جا مثلەن لە ئاهەنگێکە هەستەکەی کە لە گاوانیای پەراوێزخراوی بەڵام وانە بەڕاستی گاوانی یاکێکی زۆر قورسی هەیە کارێکی قورسی هەیە ئەو کەسا بسەن کەس پەڕۆکەی پێ و سەرچۆپی گرتووە مثلەن بۆ ئەوەیە کە ئیقاعەکە دروستکە چەند زۆر جار پەڕۆکە لابا دەسە خاتە ئێرەی بەس بە یەکشان مەسەلەن جوڵەیەکەکە لەبەرەوە ئیقاعەکە کۆ ئەکاتەوە نایەڵێ پەرتەوازەت بێ مثلا ئەگەر جوان شایەکە ڕۆی هەمیشاڵێن ئافرم سەرچۆپی لەبەرچی لەبەرەوەی توانیوێتی سەلم مایسترۆیەکی باش بێت شوێنەکە ڕاگرێت لیدەرێکی باش بێت هینەکە ڕاگرێت ئیقاعی هینەکە ڕاگرێت ئەو ڕێزە ڕابگرە باش کاتە من لەگەڵ بەڕێزت قسەمە کرد کاک گۆران ئاری ئاماژەی بۆ ئەوە کرد ئەیوت تەنانەت هەندێک کەس هەیە کە نەخۆشی دەرونیان هەیە یان کێشەیەکیان هەیە کاتێک ئەمانە دێن سەماعەکان زۆر گۆڕانکاری لە بارودۆخیانە دروست ئەبێت چارەسەریشە باڵێ بەڕاستی وایە و ئەمە لە وڵاتانە زۆر سوودی لێبنەوە بەڵام لای خۆمان پێمان نیە بابەتەکە زۆر گرنگی پێدرا بەداخەوە لێرە دووبارە بەداخەوە بەداخەوە لە کوردستان کەمترین مەسەڵەن ئێمە بەرکەوتەمان ئەبێت لەگەڵ زۆربەی شتەکان لای ئێمە حاڵەتە بۆ نمونە ڕووباری ئەحمەد مارسیدس مامەسا ڕووبار ئافرەتێکی هیلاک لە ساڵی 1991ەوە ئەم خانمە بەڕێزە لەم بوارەیە ئیشەکە لە بواری سەمایشەکە من خۆمێکێکم ڕێزمان بۆ بێگومان دەستی ماچەکەم لێرەوە من خۆمێکێکم لە جوجەڵەکانی بەردەستی مامەسا ڕووبار بەڕاستی ئەو من هەمیشە قەرزاری ئەوم بەڵام ئەبێ بە حاڵەت ئەم ئافرەتە یەک حاڵەتە بە تەنیا ماوەتەوە بێگومان کەمترین دە زیرۆی ئەکرێ مثلەن ناتوانرێ پەرە بەو توانایە بدرێکە لە ئەم خانمە بەڕێزەیە هەیە ئێستا گروپی لەیزین کە بەڕێز مامۆستا ڕووبار سەرپەرشتی ئەکات و گروپەکەش بەڕێز دکتۆر نیاز بڵین
بەڕێوەبەری گروپەکەیە بە تایبەت لە بەشی سەماکردنە کە مامەساڕووبار توانیوێتی دووبارە وەکو جەنگاوەرێکی بەقوت بمێنێتەوە پێداگری لەسەر ئیشەکەی خۆی بکە ئیشەکە بڵاو بکاتەوە بۆ ئەوەی کە زۆرترین خەڵک سوودی لێ ببینێ ئەو نزیکەی ئەکاتە 30 ساڵ 30 ساڵ 2029 نزیکەی 30 ساڵ 30 ساڵ کاتێکی زۆر زۆرە ئەم بەڕێزە توانیوە ینی واز بێنێت و پیشانی ئایا کە هیلاک نییە من نەزانم کە هیلاکە بەڕاستی هیلاکە لەبەرەوەی کەمترین بەرهەم لەم شتە ئەچنێتەوە بەڵام کەمترین شت ئەبەخشێ بە خەڵک نمونونەکەم لەسەر ئەمە یەکێک لەو کەسانی کە ئاویست بێن بەشداری بکەن لە وەرکشۆپێکە کە گروپی لێزین کردبێەوە بە سپاسەوە بۆ ئەو بەڕاستی یەکێک لەو کەسانەی کە هات بۆ ئەوێ کەمێک تا ڕادەیەک بەداخۆ لێرە چای ماچەکەم ئەگەر ئەم بینێت داوای لێبرنی لێکەم مەبەستم برینارکردنی نێتکایە کەمێک دەرونیان باش نەبوو هەچەنەوە حاڵتێکی نەسەن نۆرماڵە هەموو کەسێکمان مثلا جۆرەکان لە دەرونا کێشەیەکمانە دێت بەڵام توانی ببوونێ ئەم ئیشەوە ئەم حاڵەتە دەرونیە بپەڕێنێت سیر کە چەندێک کاریگەری لەسەر تۆدا ئەنێ چکەمە پەیوەندی بە ڕۆح ئینسانەوە هەیە ئەمە نمونەیە کردداری بینیوتە بەڵێ وازە حوێ ساڵم لەم سیکەم کەسەکە ئەسایەکێکە لە بەڕاستیچێکە لە پاڵەوانەکان جواب بە شانازیەوە باسکرێکە بێگومان بە شانازیەوە شەڵا لە لای ئێمەش ئەم شێوازە بێتە ئاراوە کە بۆ خۆ ئارامکردنەوە بۆ دەربڕین و خەلاسبوون و نەجات پیاکردن بەدەست ئەو ئەنرژە نەڕێنیانەی تیامانە پەنا ببرێتە بەر سەما چون هەم میوزیکی تایە هەم جۆڵی جوانی تایە و پێما بێ بۆ ئەوەی کە لە شولارێکی ڕێکیش زۆر زۆر بەسوودە سپاس هیچ سەماکارێک ببینی کەلەشێکی ناڕێکی لەبەرەوە تۆ بینە بەر چای خۆت ئەبێ یەکەم جار تۆ بتوانانی جستەیەکی دروست بکەیت اینجا زۆر بە ئامیش کەسانێکی شادن دڵخۆشن چونکە زۆر جار تۆ سەماکردن یارمەتیت ئەدات بۆ ئەوەی کە بەدەست خەم و خەفەتەکانەوە ڕزگاری بە ڕۆحی ئینسانەوە هەیە لە ڕۆحی ئینسانە پاکبوونەوە دروستە بێ و بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانێت ببێت بگاتە حاڵەتی پاکشبوونەوە ئینسانیت بۆ ئەوەی کە بتوانێت ڕیلاکس بێ بەتەواتی و ئەوەی کە ئەتوانێت بیگەێنێ بەڕێز گۆران سەرگەڵۆیی دەرێنەر و ڕایەنەری سەمای هاوچەرخ زۆر زۆر سپاس یادارم هەمیشە چێژ بەخشان و گەشاو زۆر سپاس بە تۆش.